او افرەتی هاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم حضرت عائشة مدحی کرد یا رسول الله ژنێکی چاکە و ژنێکی پاکە و ژنێکی ڕێکە و ژنێکی محتەرەمە و خێرانەکا و دەگە مێردی خۆ باشە بەڵام جیرانی لە زمانی سەلامەت پێغەمبەر فەرمووی هي في النار هي في النار يعني چی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني ئەو ئافرەتە ئەو صفەتە وای لێ دەکات لە ڕۆژی قیامەتێ خوای پەروەردگار بە ئاگر جەهەنەمی بسووتێنی لێ بەڕاستی خەڵکی ئێمە ئێستا ڕاستی لە سەردەمی عەولەمە و دیشلەمە ئەو بابەتانی کە ئەلعانە پەیدا بووینە نازام ئەو ناوە بەستە زمانانی کە لە ویلایەتە لە سەقافەتەکی دیکە هاتینە چمان لێ ئەکا فێری ئەنانێتمانەکە واللهی لەو هەولێرەی چوویمە ماڵا کابرای لە شوقەچی دابووینە فەقێکی خۆم بۆ ژنی هینە گوتمە ئەو جیران چەند نەفەر ئەنگۆ لەو تابقەینە گوتی وەڵام مامۆستا دەماڵ گوتمە ئەو جیرانە نەچێ گوتی وەڵام مامۆستا یەکمان یەکەچی ناناسی یەکمان یەکەچی ناناسی لە گوندەچی لەو ڕۆژانە لە هەولێرێ یعنی لە گوندەچی لەو ڕۆژانە لە هەولێرێ کابرا داچی دەژۆرێ مردە کوڕی جیرانە پاشی سێ ڕۆژە جیران چوونە وێکەتینە شیویان لۆ بردە لۆ پیرەژنێ بەتەنێ بووە پیرەژن مردێ دەژۆرێ نەفەرێکی پێ نەزانیە يعني تو كريت بي جيرانيت بي پیغمبري خاص صلى الله عليه وسلم وشتان رفزك هردويش پیغمبر مان عليه الصلاة والسلام پاداش دادني لسر لو او كساني كوا چاكن باشن وهروها بنشان ايماني دادني لو او كساني كلي جيران كان باش خوي پروردگار ملاچ موفق بك ان شاء الله